لە ئۆفیسی ئیستانبول گروپی چاودێری هەڵبژاردن لە ڕێکخراوی تورکیا جنوبی سەرقاڵی کارکردنن ستافە خۆبەخشەکاندا ئەمەزیێنن تا ڕوون بێت لایەن کەسی پێویستیان لەبەر دەستە بۆ چاودێریکردنی هەڵبژاردنە گشتەکانی تورکیا. ئێستا لە 81 شاردا سیستەمی شوێنی دەنگدانەکە ڕێکدەخرێت. لە هەر قوتابخانەیە کەسێکی ڕێکخراوەکەمانی لێ دەبێت. پێویستمان بە 200,000 کەسە، بەڵام هێشتا نەگەیشتوونێتە ئەم ژمارەیە. گروپەکە لە ڕێگای تەلەڤیزیۆن و ڤیدیۆی ئۆنلاین و زوومینەوە کۆبوونەوەی ڕوبەڕوو بە کارمەندەکان دەکەن و ڕایەنەهێنن. چاودێرەکان فێرەکرێن کە چۆن ژمارەی دەنگدان لە بنکەکانی هەڵبژاردن کۆبکەنەوە بۆ ئەوەی دڵنیا بن لە وردی ئەنجامە فەرمیەکان. وەک گەنجێک ناتوانم بەو شێوەیە بژیم کە خۆم دەمەوێت یا بەو چەشنەی ئارەزووی دەکەم. هەروەیە وەک ئەرکێکی سەرشانی خۆم لێرە دەبم تاکو سندوقی دەنگدان بپارێزم، چونکە بۆشایی ئەمنی زۆرە. راپرسیەکان ئاماژەن تا دێ هەڵبژاردننی سەرۆکاتی و پەرلەمان تونترە بێتەوە. حکومەت دەڵێ هەموو هەنگاوێک نراوە بۆ مستۆگەرکردنی دەنگدانێکی دادپەروەرانە. سەرڕای ئەوەش بەرپرسان دەڵێن هێشتا نیگەرانن لەبارەی ئاسایشی دەنگدەر. ئەم ڕێکخراوە تیمێکی پارێزەری دامەزراندووە کە هاوکار بن لە چاودێریکردنی دەنگدان. تەنانەت خۆبەخشەکانی ڕەوانەی ناوچەی هاتای شوێنی بوومەلەرزەکەش کردووە. Burada kalan vatandaş. ئەوانەی لێرە ماولەتەوە نیگەرانیان هەیە و دەڵێن بیر لەوە دەکەینەوە کە دەنگەکانمان دەدزن. پێی سەیرە کەسانێکە بن کە دەنگەکانیان بپارێزن وەک خۆبەخشەکان هەرچی دەتواناماندا بێت دەیکەین تا هەڵبژاردنێکی بێغەل و خەش بکرێت. لەم ناوچەیە 1000 چاودێرمان داناوە. چاودێران ڕۆڵی ڕێکخراوی تورکیا جنوبی و ئەوانەی دیش کە چاودێری هەڵبژاردنەکانیان کردووە بەرزەنرخێنن. ڕۆڵی سەرەکیان هەبووە لە یارمەتیدانی ئەوەی دەنگدانی ساڵی 2019 بە شێوەیەکی دادپەروەریانە هەژمار بکرێت، بە تایبەتی لە هەڵبژاردننی شارەوانی ئیستانبول کە گەورەترین چێبرچەی لەسەر بووە. دەرئەنجامی ئەوەش پارتەکەی ئەردۆغان هەژمونی دەیان ساڵەی بەسەر ئەو شارە بەرفراوانەدا لەدەستدا. لەگەڵ پەرەپێدانی بانگەشەکانی هەڵبژاردننی لایەنەکان چاودێران پیان وایە چاودێریکردنی هەڵبژاردنەکان دەتوانێت ڕۆڵی سەرەکی بژێڕێت لە دەرەنجامێکی دادپەروەرانە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆریان جۆنز لە ئیستانبولەوە.